فلاورس 10 شلون باش شكر باعشت كوبيته كومرك سو باستان بو كمو دوای لە خزمەتان مەرەخەسە بین هەمووتان بەخێر بن سەرچاوی ئارام محەممەد و دەور دەبا هەموو بەڕێزان کۆبێتەوە بۆ قسە و باسەکان و هیوادارم کە بتوانین ئەم شەویش هەروە ڕێی خۆمان سەر کۆمەڵێ مەوازع بڵێ دەی با هەموو کۆبێتەوە و هاوڕێ خۆشەویستانە بەخێر بێن سەرچاوە ئارام محەممەد هاتن خۆشەویستان و عەزیزان یاخوا بەخێر بن پیاوان و ژنان و کچان و کوڕان هەمووتان بەخێر بێن سەرچاو چۆن کوڕگەل باش شکر ئەحواڵتان سەلامەت شکر باشە شکر خۆشبەختانە لە کوردستانوانە کۆرۆنا تۆزەکەم بۆ تۆ بەز ئەوروپا زۆرە بە ساقی ئێوە یاخوا هەربیەوەی بن و سەلامەت بن ئینشاڵڵا قوربانی ئێوە من تاو دەوردا برادەران کۆ بنەوە شمە ناو قسە و باسەکان و بە هەر حاڵ هەموو لایەکان بەخێر بێن سەرچاوی من هاتن ئێوە ڕێز و خۆشەویستیتان هەیە من لە خزمەتی ئێوەدام بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە لە قسەکانیشم کەس دڵگران نەبێ هەر کەسە ئازادە لە جۆری بیکردنەوەی خۆی وەرکەسە ئازادە لە ڕەعەکانی خۆی پێویست بۆ ناکە هیچ کەسێک نیگەران و ناڕەحەت بێ باشترین ڕێگا ئەوەیە کە ئێمە بەیەکەوە گفتوگۆ بکەین جوێندان و سوکایەتی و بێحرمەتی و ئەم شتانە بەڕاستی سوودی نییە تەنها ئەوەیە بێ لە یەک حاڵی ببین و بەیەکەوە گفتوگۆکەین ئەگەر کەسانێک توانای گفتوگۆیان نییە پێویست ناکە بەشداری لێشەکە بکەن با بچینە سەر عەسری مۆزوع وردەوردە کاتێ ستەمکارێک ئەمرێ قەستم ڕۆژی نوریشاوی سا عەزیزان و خۆشەویستان تەبعاً کاتێک کە ستەمکارێک ئەمرێ لەبەرەوەی کە هەمومان هەرە مرین ئاساییە بەڵام کە ستەمکارێک ئەمرێ ئێمە پێمان ناخۆش نییە بەڕاستی پێشمان خۆش نییە بەڵام پێمان ناخۆش نییە بۆ لەبەرەوەی کابرا ستەمکارە ڕۆژی نوریشاوی سو ئەو بنەماڵەیە بنەماڵەیەکی ستەمکارن لە مێژووی ئێمەیە و نۆکەری پارتی و بنەماڵی بازانی بوون و ئەوانە دەستیان بە خوێن سوورە و ئەوانە سامانی ئێمەیان دزیوە و لەسەر حسابی ئێمە خۆیان و ماڵنەرن شاهانە ژیاون لەبەرەوە کە ڕۆژ نوریشاویز مردووە جێگای ناخۆشحاڵی ئێمە نییە بەڵکو و جێگای ناخۆشحاڵی دزەکان و جەردەکان و مافیەکان و ئارەم بابەتانەیە دەنگم هەیە بەڕێزان دەنگم هەیە کاکە دەنگم هەیە و کەسیش نەنووسێ دەنگی نییە دەنگم بۆچی نییە کاکە خۆی نییە ئەمە لەبەرەوە کە ئەمە جێگەی ناخۆشحاڵی ئێمە نییە و ڕۆژ نوریشاویز مردووە و هیوادارم کە مەسعود بازانیم بینی کە ئەم شەو ئەگریا ئەمڕۆ ئەگریا لەسەر تەرمەکەی ڕۆژی نوریشاویز من لەخوا داواکارم مەسعود بازانی هەمیشە چاو بە فرمێسک بێ لەخوا داواکارم خوا زەلیلی ڕسوا قیامەتی کە خوا داماوی کە خوا لەوە ڕسواتری کا بەڕاستی لەبەرەوە ئێمە هیچ بەزەیمان بە مەسعود بازانی و مەسعود بازانی ترۆریستان نایەتەوە چونکە ئەوانە جەرگی هەزاران دایکیان سووتاندووە ڕۆڵەی خەڵکیان کوشتووە تاوانیان کردووە میلەتێک 100 ساڵە بەدەست بنەماڵەی بازانیەوە فرمێسک ئەڕێژێ ئەوانە کوڕی خەڵکیان کوشتووە ئەمڕۆ کە مەسعود بازانی ئەگریا هیوادارم خوا زەلیلی کە دەنگ تەنگە نەفەسیش بوو دەنگی دەرنێها نوخشە بێ ئەویش وای لێیە لەناو ئەچێ ئەو سامانەی کە دزیەتی بەجێ هێڵێ بۆ کش و کوڕەکانی لەبەرەوە ئەو مۆزوعم باس کرد بۆ ئەوەی وانەزان کە ئێمە دانیشین بیرمان بەس لای ئەوەیە کە سەرانی دزەکان ئەمرن و نازام چی و لەم بابەتانە ئەوە لاتر چن و کەیفی خۆیانە مەسعود بازانیش بۆ ئەوەی بزانن کە گریان چۆنە گریانی ئێمە گریانی خەڵک گریانی ئەوانەی کە 100 کەس نزیکەی 100 کەس لە بادنان و هەولێرا ژیراوە کە دایکیان خوشکیان برایان ئەگرین مەسعود بازانی خائین باشە خوا لەوە ڕسواترێکا بۆ خاتی گەورەی خۆی خوا لەوە تڕۆترێکا مەسعود بازانی باشە ئەوە بەشی یەکەمی ئەو قسانە بوو خۆشەویستان کە ئێستا ویستم بیکەم ئەچمە سەر دوو کەلیمە بۆ پاڤێڵی جەلال تاڵەبانی کاکە پاڤێڵ برای عەزیزەکەی من چاوەکەم عەزیزەکەی ئارام محمەد کاکە پاڤێڵی جەلال تاڵەبانی لە کوردەوارەیە قسەیەکمانەیە هەچنە تۆ زمانی کوردیەکەەوە باش نییە و لەبەرەوەی خوا پیاوی هەر لە بەریتانیا و لەوانە ژیاویت و فڕێ بە کورد و کوردستان و ئەوانەوە نییە و هاتە سەر حازری بۆ ئەخۆیت و بووی بە ملیۆنێر و ئارەم بابەتانە بەڵام بەرحاڵ قسەیەکی کوردی هەیە ئەڵێ پێم بڵێ هاوڕێکەت چێیە پێ دەڵێم تۆ چیت تۆ مادەم ئەوەندە هاوڕێی مدیری شوقتەی سلێمانی یعنی وەکو مدیری شوقتەی سلێمانی وایت جا بەس خەڵکی کوردستان ئەزانێ مدیری شوقتەی سلێمانی چ پیاوێکە بەڕاستی پیاوێکە کە لەلای ژن و منداڵەکەی خۆشی احترامی نییە باشە پیاوێکە کە هەموو سلێمانی ڕقی لێتی لەبەرەوە پشتیوانی تۆ لەو مدیری شوقتەیە لەبەرەوەی شوقتەی سلێمانی بای شەرمەزاری بۆ تۆ عیبە تا ڕەفاقەتی پیاو کە پیاو یعنی ئەم شارەی پیاویتیانی ئەو نەبێ کاکە پاڤێڵ دەڵێ ڕەفاقەتی کەی
ڕفاقەتی چوای پیاوی محترم کە بۆ دەرەگەی پیاوە محترمەکانەوە خەڵکیش احترامی تۆ بگرێت چاوەکەم تۆ هەیەی دائەنیشی وەکو خەبەرم بۆ هاتووە کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەر سلێمانیاکەی پێ ئەڵێ هەتا ئەبی بەوەزی تۆ سەرۆکی شوڵتەی سلێمانی تا 2 ساڵیکە تۆ بەڕێوەبەری ئەم شوڵتەی ئەڵکەم بە وەزیر بۆ مەگەر تۆ چیت کاکە تۆ وەزیری ناوخۆی تۆ چکارەی لە خۆتەوە بڕێرە ئەدەی بۆچی ئێوە ئاوا ڕەفتار دەکەن لەبەرەوە بۆ شخصیەتی خۆت ئەگەر بەتەنگ شخصیەتی خۆتەوەی پاگەڵ تاڵەبانی ئەگەر بەتەنگ کەرامەتی خۆتەوەی ئەگەر بەتەنگ کەسایەتی خۆتەوەی بەڕاستی ئەبێ هەڵچی لەکەڵ کۆمەڵی خەڵکی خاوەن کەسایەتی بە کەرامەت خەڵکانی خۆشەویست ئینسانی خۆشناو ئەوانە هەسو کەوتکەیتەوە ڕەفتارکەی نەک لەگەڵ کۆمەڵی فیشەک تەقێن و سەرسەری و پارەوەرگن لە مەلهاکان و خەڵکانی چاوچنۆک و برسی و دزو دۆزن و ئەرە بابەتانە ئەوە تۆ بۆنێکە خۆت بەدناوەگەی بەڕاستی پشتیوانی تۆ لە مدینی شوڵتەی سلێمانی بەڕاستی جگە لە ڕسواکردنی خۆتان شتێکی ترتان نییە هیوادارم ئەوە خودێک بیت و پاشگەز بیتەوە لە قسە پوچانات بۆ ئەوەی کە تۆش وەکو ئەو ئاسۆیە کە بەڕێوەبەری شوڵتەی سلێمانیە ڕسوا نەبی ئەڵێ ئەو شێت بە مەسعود بازانی وت ئەڵێ دۆست ئەو کەسەیە کە گرێنێ دوژمن ئەوەیە کە تۆ پێکەنێ بڕوا بکە پاکە ئیجرا تەڵەبانی ئەم قسەی من بە قازانشتە ئاقڵ بە ئاقڵ لەگەڵ پیاوی محتەرەم و خاوەن کەسایەتیاتێکە ڵاویکە لەگەڵ ئینسانی هەلیک و فاسد و دز و درۆزن و دووڕوو ئەلەم بابەتانە قسە مەکەن ئاها چۆنە پاڕایەوە لە مەسعود بازانی مدیری شوڵتەکەتان لە سلێمانی چۆنە پاڕایەوە کاک مەسعود گیان تۆ گوڵی تو بە قوربانی کاکم ئاوای پێوت لەبەرەوە مەکە اینجا ئاچینە سەر ئەوە یعنی ئێستا پاڤێڵ وای لێ هاتووە وەکو وایە ڕەفیقی مدیری شوڵتەی سلێمانی یعنی خۆیەکە بە ڕەفیقی پیاژێک و عەلی حسێنیش جاوە پارتی عەلی حسێنێکی هەیە پێم وایە وتەبێژ یان نازانم چیانە خۆشەویستان لەم ڕۆژانە قسەی بە پەکەکەیەوە لە خۆیەوە جا ئەم عەلی حسێنێ باوکی جاش بووە باوکی شەهیدی قادسیەی سەدامە کەسی بە پەکەکەیەوە دەیوت ئەوە کەی کوردایەتی ئەوانەکەن ئێچاوەکەم تۆ باوکی کاکە عەلی حسێنی پارتی تۆ باوکی شەهیدی قادسیەی سەدام خۆ جاشی حیزبی بەعز بوویت یعنی معقولە بنەماڵەیەکی جاش باوکی لە پێناوی بەعسە لە شەڕی عێراقا کوژراوێ تۆ بیت بە پەکەکە ڕەخەنەوە بگریت بڵێ وەڵا کاکە پەکەکە ئەهینا پەکەکە کوردایەتەکەی باش نییە تۆ سەیری ئەو وڵایەمە چی بەسەرەوە بەڕاستی وەرە جاش کوردایەتیەکە باوک شەهیدی قادسیەی سەدامێت کوردایەتی بە پەکەکەی ئەفرۆشێ کارەساتە بۆیە کاکە پاگەڵ هیوادارم کە عاقڵ بە قوربان جۆ لە ئارام ئەحمەد بگەزەرم ناکەیت جاجارە لایڤەکان بۆ دیەت ئەزانم گوێم لێ بگرە عاقڵ بە بڕوا بکە زەرەر ناکەی ئەرەوەڵە دێ باش سەقسە بازەکانی تە خۆشەویستە لەسەر مەسەلەی ئیسلام و ئیسلامیەکان و ئەلەم بابەتان تەمان خۆشەویستان ئەو ڕاستیە ئەوە بزانن قسە و باسی ئێمە لەسەر ئیسلام وەکو ئاین وەکو دین نییە وە قسەشمان لەسەر قورئان و ئەم فڵا ئەمانە نییە بەڕاستی ئەم باسانە بخەنە ئەولاوە دەزانم ئیسلامیەکان بازرگانی سیاسی بەناوی خۆ بەناوی قورئانەوە پێیان خۆشە ئارامەحمەکان فڵانەکان بێن جوێن بە دین بن جوێن بە خوددا بدەن ئەمە بکەن ئەو زۆریان پێخۆشە چونکە ئەوان لەو ئاوە لێڵانە بەڕاستی ئەیانەوێ مەلە بکەن و ئەیانەوێ نفوس پەیدا بکەن و ئەوە بکەن بەڵام ئەبێت تۆ بێی بەڕەکەی ژێر پیان ڕاکێشی و بە خەڵک بڕێ کە ئەمانە چقا چاچی و ساختە چیەکەن بەناوی دین و بەناوی خوددا و بەناوی قورئان و ئەلەم بابەتانە باشە عەزیزان خۆشەویستان هەر کەسێک لەم دنیایەیە لەسەر ڕای جیاواز و مناقەشە و گفتوگۆ و نووسین و ئالەم بابەتانە هەستێ جوێن بە خەڵک بدا ئەو کەسە ترۆریشەکە بەڕاستی ترۆریش ئەکا پیاویش ئەکوژێ ژنیش ئەکوژێ ئەگەر دەسەڵاتی هەبێ بۆیە ئەم یەکگرتووی ئیسلامی کە باسیەکەین کە بە نەرمە نەرمەیەتە پێشەوە وەکو گۆرانەکەی عینە دین ئاوایەتە پێشەوە دەسەڵاتێکی دەست پارتی بە حەو ئاوشۆراوەتەوە لە چاوی ئەو بنەماڵەی بازانیە ئەبێ ئەو کاتە چۆن ئێساڵێن خۆزگا سەردەمی حیزبی بەعز بمایە ئەبێ ئەو کاتە بڵێن خۆزگا بنەماڵەی بازانی بمایە ئەمانە ئەو نەخەتەرن لە حەقیقەتە چونکە تۆ لەسەر نووسینی ئەو هەموو جوێنت پێدەن باسی ئەخر معقول منطق نییە تۆ ئاەتێکی دانەوە لە پشتسەری خۆتەوە تۆ لۆگۆی فەیسبوکەکەت ئەینی ئەکاونتەکەت قورئانەکە تۆ چۆن ناوگەڵ ئەخیتە کاژێمەدای خوشی خۆی دەی ئەو قورئانە ڕسوەوە دەلیلەکە ئەگەر تۆ درۆ ناکەی ئەگەر تۆ سوکاتی بە قورئان و بەخۆ بە هەر هەموو شوێ ناکەی بەڕاستی چۆن تۆ ئەم کارەکەی بەڕاست پاشان ئێوە باسی پەروەردەیەکەن لە حەقیقەتە جارە خۆتان پەروەردەکەن تۆزی ئەخلاقتان هەبێ کاکە تۆزی ئەخلاقی کۆمەڵایەتان هەبێ چاوەکەم باشە زۆربەتان هەیە ژنتان هەیە مناڵتان هەیە کچ و کوڕتان هەیە باش ئەم کچ و کوڕە کۆمەنتەکانی ئێوە نابینێ بڵێ ئەرێ باوکەکەی من ئەرێ براکەی من تۆ چۆن ئەم ناوگەڵە خەیتە کار ژێمەدای خوشی خەڵگەدەی یعنی پێتان ناڵن بەڕاستی مناڵەکان وەکو خۆتان ئاوان ئابوو چۆن ئەمە پەروەردەکەتانە وڵای بەڕاستی سەیرەوە پەروەردەیە بەڕاستی سەیرە ئەوە پەروەردەیە عەزیزان من بابەتێکم بڵاو کردەوە کە بابەتەکەم
وەڵام دانەوە بوو بە تو ئیتیجاهی سفور ئەوەی جلی سفور و تەنورە و پانتۆڵ ئەمانە لە پێیەکە ئەپۆشێ و ئەوانشی کە حیجاب ئەپۆشن بەڕاستی باشە قسەکەشم ڕوولە لەم ئیسلامانە بە تایبەتی لە یەکگرتووی ئیسلامی بوو قسەکەی من ئەوە بوو کە سەرانی یەکگرتووی ئیسلامی ئەمانە خۆیان شەهادە ئەژین خۆیان دەوڵەمەندن خۆیان موچە خۆرن باشە خەڵک لە کوردستان پێویستی بە نانە پێویستی بە کارە پێویستی بە ژیانە پێویستی بەم شتانەیە بەڕاستی تۆ کە کاتێک تۆ ئەمانەت پێ نییە تۆ ناتۆ چیەکەی کۆمەڵێ مناڵ کۆکەیتەوە ئەشی حەگاڵەکەی بەسەریانە ئەمە بەڕاستی مە ئیفلاسی سیاسیە یعنی تۆ هیچت پێ نییە بۆ ژیانی خەڵک بەڕاستی ئەمە ڕێی من بووە بۆیە خاڵە جەوهەریەکە ئەوەیە کە تۆ وەکو ئەحزابێکە لە کوردستانە هەی بەرامبەر بە ستەمکاری یەکێتی و پارتی تۆ چیت پێ زەحمە لە یەکگرتووی ئیسلامی جگەلەوەی کە هەمیشە بە ناوی دینەوە بە ناوی ئاینەوە بە ناوی ئیسلامەوە جیرفانی خۆتان پڕ کردووە خۆتان دەوڵەمەند کردووە ئێوە چیکەتان پێ بووە بۆ کۆمەلگای کوردی لە ساڵی 1992 لە ئاغازی ئیسلامیەوە ئێوە هەن هەتاوەکو ئێستا یەک خێری خۆتانم پێ بڵێن بۆ کۆمەلگای کوردی کاکە خۆمە تووڕەبوونی ناوێ ئەمە جوێنی ناوێ ئەمە ئیهانەی ناوێ ئەمە شێکی ناوێ تەنها خێرێکی خۆتان بۆ خەڵکی کوردستان پێمان بزانین چییە زەحمە نەبێ کۆمەلگای ئێمە لە 92 سوال کردن داماوتر قوڕ بەسەرتر شەوساوەتر بێکارتر بێژیانتر کووە چیتان بۆ زەحمە نەبێ لە خەڵکی تراوەتومە ڕۆژانە عەبدولەتیفی سەلەفی عەبدولەتیف کە وەختێک هەزاران کەس لە دۆنی کۆ ئەبێتەوە هەمووتان بینیتان کە چاوان ژنی کابرایەکی تر بوو بەبێ ئەوەی تەلاقی خۆی سەندی بێ ئێشتا لای مێردەکەی بوو بە نهێنی ئەچوو بۆ لای عەبدولەتیفی سەلەفی سێکسی لەگەڵا کرد یعنی سێکسی لەگەڵ ژنی مێردارا ئەکرد عەبدولەتیفی سەلەفی لە دوای چەند مانگ ئەوە ئینجا زەواجی لەگەڵا کرد و هێنای و ئەمەی کرد قسەکەی من ئەمە بووە کاکە وتومە هەزاران کەس جومعانە لە دەوری عەبدولەتیفی سەلەفی کۆ بێتەوە باشە عەرەبانچی تایە قوربەسەری تایە هەژاری تایە داماوی تایە باشە ئەمانە بۆچی لە خۆیان ناپرسن بۆچی ئەوان حاڵیان ئاوایە بۆ جیفەران بەتاڵە بۆ کرێکار و قوربەسەرن بۆ مناڵەکەیان برسیانە بۆچی کرێچین ئەی بۆ عەبدولەتیف ئەم هەموو پارەیە هەیە زەحمە نەبێ بەچی تیڤی بەڕێوە بە بەچی رادیۆ بەڕێوە بە بەچی چواژن بەخێوەکە بەچی نازانم ئەم هەموو دەور و دوکانە بۆ خۆی کۆکۆ لە کێوە پارەی بۆیێت مەگەر پارتی نایەتێ مەگەر سعود نایەتێ مەگەر ئەردۆغان نایەتێ کەواتە بەکرێک ژیرەوە ئەمە یعنی کابرایەکی لە عەبدولەتیف سەلەفی کابرایەکی بەکرێک ژیرەوە بەڕاستی یعنی ئینسان کە قسەی ڕاستکە کاکە خۆ کافر نابێ برێشینم قسەکەی من حەقیقەتە بۆچی پێتان ناخۆشە من لە پرسیارەکەوتومە ئەگەر ئینسان پرسیاری نەکرد ئەگەر ئینسان گومانی نەکرد بەڕاستی وەک ئینسان نییە ئەوەیتە گاگەلە ئەوەیتە مەڕووبزنە بەڕاستی مەڕووبزنە ئێمە زۆر جار بە خەڵکی کوردستان ئەڵێن نفوسی پارتی یەکێتی یەکگرتوو فڵان فڵان منە مێگەلن ئۆکەی بابە مێگەلن باش من گومان نییە کە مێگەلن بەڕاستی بەڵام ئێستا ئەڵێم لە مێگەلیش بەولاترەوەن بۆ چونکە خۆشەویستانی من مێگەل خاوەنەکەی نانیان ئەیاتێ کاوجویان ئەیاتێ ئەیان لەوەڕێنێ سێپەڕە و شەوەریان ئەیاتێ بە خێویانەکە بەڵام ئەم مێگەلەی کوردستان کە دەر ئەم حیزبانە کەوتوون تەنانەت خاوەنەکان بە خێویشیان ناکەن کە چەند دیفاعیان لێکن معقول نییە لە داناخە سەلام مەزانم کرێخانەکەی بۆ نادێ دیفاع لە پارتی بنەماڵی بازانیەکە چۆن وە ئەبێ کاکە تۆ ئەگە هەر مێگەلیشی ئەبێ بەخێ بکەن بەیانی من ببن بە یەکێتی ببن بە گۆڕان ببن بە پارتی ببن بە مێگەل ئەبێ بەخێوم کەن بەڕاستی ئەبێ بۆ خۆم شاهانە بژین ئایدەوە جا ئەگەر من بەخێوم نەکەن بۆچی مێگەل بم بەڕاستی من ئەگەر گاو گۆتانش بم ئەبێ ساحەبەکەم بۆ نمونە ساحەبەکەم ئەبێ بمبا ئەبێ نانم باتێ ئەبێ کاوجۆم باتێ ئەبێ ئاخڕم باتێ ئەبێ ژیانم بۆ دابینکە ئەبێ ماڵم باتێ ئەبێ نەهێڵێ سەرمان بێ نەهێڵێ گەرمان بێ بەڵام لە کۆمەلگا ئێمەیە هەمووی بۆتە بە مێگەل بەڵام بەبێ پارە لە برسا سوالەکە حولکە حولچێتی کە دیفاع لەمە حیزبانەکە بەڕاستی یەکاکە مێگەلی ئەوە چیەکە قسەکەی من ئەمە بووە ئەگەر کچان و ژنان خۆیان لە ڕێگەی بیرکردنەوەی خۆیانەوە حیزبێک وایان لێ ناکە و حیزبێک بەکاریان ناهێنێ بۆ بەرژەوەندی گروپێ لەسەر کردایەتەکەی خۆیان ئەگەر ئەم حیزبە لە ڕێگەی مزگەوتەوە لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە عەفو ئەم کچە ئەم ژنە لە ڕێگەی ئەمانەوە لە ڕێگەی خوێندنەوەی خۆیەوە لە ڕێگەی حوجرەوە لە ڕێگەی قورئانەوە خۆی فێری حیجابە بێ یاخوا پیرۆزی بێت ئارەزوی خۆیەتی ئازادە باشە قسەکەی من ئەمە بوو ئازادە
بەڵام حیزب بێ کۆیان بکاتەوە و حیجابیان بکاتە سەر ئەمە کارەساتە بەڕاستی هەروەکو ئەوە وایە کە پارتیەکێتی ئەیکەن ئەو بەڕەڵایی کە ژنان و کچان ئەهێن لە ڕێگەی خۆڵوتکردنەوە ئالەم بابەتانەوە خۆیانەکەن بە خاوەنی لەشی ژن کارەساتەکەی بۆیە منوتم باڵاپۆشی و سفوری هەردووچیان کە بوو بە ڕێکلام بۆ حیزبێکی دیاری کراو یعنی مانا ئیسلامەکەی خۆی لەدەست ئەدا خۆشەویستان چونکە ئەمە ڕێکلامە بۆ حیزب ئەمە لە قەناعەت و بیر و باوەڕە بە مۆزوعەکان نییە لە حەقیقەتە بۆچی تێگەیشتن لەمە خۆنە قورس نییە بەڵام حیزبە ئیسلامیەکان ساختەچیانەیەن بە ناوی دین و بە ناوی خوددا و بە ناوی قورئان و ئەمانەوە کچان و ژنان کۆ ئەکەنەوە نەتیکەی نانێن ئێنێ نەژیان بۆ دابینەکەن ئەم مێگەلە کۆ ئەکەنەوە تەنها بۆ ڕێکلامی خۆیان بۆ تیفیەکان و بۆی بەکارن بهێن خۆیان دەوڵەمەند بن بەڕاستی باشە بابە وەکو نووسینەکەوتومە لەم هۆڵەندایە سفور هەیە باڵاپۆشیش هەیە باشە ئەم سفور و باڵاپۆشە لە قەناعەتی خۆیانەوەیە لە قەناعەتی خۆیانەوەیە حزب نەهاتۆ بڵێ تۆ باڵاپۆش بە حزب نەهاتۆ بڵێ تۆ سفور بە وجلەکەەوە باڕوود بێ قەناعەتی خۆیەتی هەردووشیان ڕێز دەگرن بەڕاستی هەردووشیان ئازادن بەس تۆی ئیسلامی یەکگرت و یەی ئەڵێ ئەوەی سفور بێ بێ ئەخلاقە ئەمڕۆ وایان بۆ من نووسی بوو من خوشک و کەس و کارمێ سفورە کاکە هەیشمە مەحاجەبەیە تۆ بە چاقێ داعشی ئەم قسەیەکەی بەڕاستی یان ئەڵێن چی وەڵا ئەوەی کە سفورە وەکو تەکسی وایە واتە هەموو کەسێ سوارێ بێ ئەوەی کە مەحاجەبەیە ئەوە خصوصیە ئەڵێم ئەمەشیان تۆ درۆکەی بەڕاستی درۆکەی لەم هۆڵەندایی منە ئالەم هۆڵسپۆرەی داناخی منە کچی تایە تەمەنی 24-25 بە چای بە دەرەوەیە بەلا تا ڕۆڵەرە بە سەیرۆ شەوی سەعاتی مەحاجەبەیشە قسەکەی من ئەمە بوو کاکە لە ئێرانە هەمووی مەحاجەبەیە پڕە لە سێکس فرۆشیش مەحاجەبەی لە بەرایە بە چای بە دەرەوەیە بۆ شقەکە بۆلات و خۆیە کاتەوە سێکسەکە و ئەڕوە چی علاقی هەیە بەڕاستی لە ئەفغانستانە کاکە نێربازی چاوی پیاو دەرەهێنێ نەک هەر لە فرۆشی بران لەکوێتە لە سعوودە لە پاکستانە لە جەزایرە لە نازانم هەموو ئەو دەوڵەتانێک کە ناوی ئیسلامیە و دەستور و یاساکەیان ئیسلامیە هەر هەمویان پڕن لە لەشفرۆشی کاکە کەژی تۆ پێ دوایە ئەوەی کە ڕوود بێ ئەوە سۆزانیە ئەوەی مەحاجەبە بێتە زۆر محتەرەم و شەریفە کاکە وانییە برێشینم وانییە بەڕاستی لە هەردووچیانە هەیە نمونەشم هێنایەوە دەیان دەوڵەتی پێ ئەڵێم کە هەمووی مەحاجەبەیە پڕە لەش فرۆشی پڕە بەڕاستی بە چای بە دەرەوەیە لەش فرۆشێت پارە پێیاکە لە ئەوروپا شاتیاتی باشە کچانی ڕاتی ناوەڕاست لە ئەوروپایە لەبەر کەس و کارەکانیان مەحاجەبەن چاویان بە دەرەوەیە ئەوەسن ئەواکن کاکە هەیەە ئافەتی دەشفرۆش هەر لە سێمانیە خۆشەویستە هەر لە هەولێرە ئافەت هەیە لەبەر خاتی کەس و کارەکەی بووە بە مەحاجەبە لەش فرۆشیشە یەکشت لەبەرەکە ئەم جبەیە تا خوارەوە بەس قۆبچەیە دەرپێ قوتەیەشی لە پێایە لە ژێرەوە ئەچێ بۆ شقەکە قۆبچەکانە کاتەوە و سێکسی خۆیەکە دەبڕۆ بۆ خۆشیێکی بیرە بزانە وایە ئەوە نییە ئەمانە هەمووی حەقیقەتن بۆچی پێتان ناخۆشە کاکی گیان من باسم لەسەر ئەو مۆزوعانە کرد کە مەسەلەی لەشفرۆشی عیلاقەی بەسەر کار و سەرمایە و نیزامی سەرمایەداری و چەوسانەوە هەیە خۆشەویستان ژنان لە لایڤەکەی تیشە باسم کرد ژنان لەشی خۆیان ئەفرۆشن قوربانین ئەمە عیلاقەی نییە بەسەر ئەوە تۆ بڵێ وەڵا ئەگەجلی لەبەرابێ ئەوە باشە لەبەریان نەبێ ئەوە خراپە حەقی نییە بەڕاستی لەسەر و ئەمەیشەوە ئەبێ لە ئینسان گەڕێن کە خۆی بڕێزە مۆزوعەکان بدات ئەمانە هەمووی ڕاستیە تۆڵێ مەحاجەبە ئەڵێن بابەگیان بە مەحاجەبەی نییە مەڵێ هەچی سفور بوو ئەوە بێخلاق و بێڕەوشتە ئەم قسەیە مەکە ناکرێ منیش بڵێم ئەوەی کە مەحاجەبە بێخوا نەخواسە ئەوەیە من قەدوا ناڵێم لە مەحاجەبەیشە لە سفوریشە ئینسانی محتەرەم هەیە ئینسانی شەریف هەیە ئینسانی پاک هەیە ژنی باش هەیە لە هەردووکیشیان لە سفرۆشەیە کاکەجیان ناشارێتەوە ئەمە ڕاستیە تۆ ئەم ڕاستیە قبوڵ ناکەی کەیفی خۆتە مشکلەی خۆتە بەڕاستی بەڵام ئێمە دەیان بەڵگەمان لە بەردەسایی ئەو وڵاتانە حەچۆ بۆ تاران بڕۆ بۆ شیمالی ئێران باشە بڕۆ بۆ کوێت بڕۆ بۆ سعود کاکە بڕۆ بۆ مەغریب باشە بڕۆ بۆ مەغریب بزانەوە ئێوانیە کاکەجێ لەبەرەوە پێتان ناخۆش نەبێ ئێمە مناقەشە لەسەر مۆزوعەکانەکەین کاکە ئێمە دوژمنی یەک نین کوڕی یەک کۆمەڵگەین کچی یەک کۆمەڵگەین کە ناوی باشووری کوردستانە کاکە باشە تۆ پێویست ناکات لە قسەکانی من ناڕەحەت و نیگەرانی بی ئەگەر وانییە بە نووسینێک وەڵام من بەرەوە بڵێ ئارام ئەحمەد قسەین تۆ ئاوانییە ئەمەیە ئەوەیە بۆ چۆن بدایک خوشمەدەی کاکەجیان بۆ متاحەبی ها ئایا ئەم قسانی من شوێی خراپە تۆ ژێن بەدایک خوشمەدەی جەماعەتی یەکگرتووی ئیسلامی شوێی خراپە کاکەجیان ها شوێی ئەم قسانی من ناواقعیە
معقول نییە ڕۆژێک گوێم لە کابرایەکی مەلایەوەیە کابرایەکە کەسێکی دینیە لە تەلەڤیزیۆنی کورساتەوە خۆشەویستان گوێم لێ بوو لەگەڵ پێم وایە لەگەڵ فوادی مەجلیسیە دانیشت بوو یان لەگەڵ کەسێکی لەو بابەتانە قسەیانە کرد کابراوتی دوێنێ شەو کابرای ئیسلامیەکەی دوێنێ شەو لەم شەوانەیە جنۆکەیەک هاتووە بۆ لام بۆ ماڵەوە و توێتی باسیێک سێ لەگەڵ ئاکەم وشی ئالم بابەتانە فوادیش وتی کاکەوە خەو بینی و ئەوانی وانە بابەتانە کەچی کابرای ئیسلامی دەچین تۆ یعنی دژی خوای یعنی تۆ دژی خوای سێری ئەم ساختەچێتیە بابە دژی خوا نییە تۆ درۆکەی تۆ بە ناوی خواوە درۆکەی ڕۆ ڕەش بە یاخوا ئەلەوە جایە گرتوەکان و ئیسلامیەکان ژوایان لێ هاتووە کاڕێ بابە تۆ درۆکەی کە چێت ئاو کافر مطلق تۆ دژی خوای تۆ دژی قورئانی هەی مولحید ئەو نە ساختەچی و دووڕوون ئەمانە کاکەژیان باشە ئەم ساختەچیانە ئەیانەوێ بە ناوی دین و قورئان و ئەمانەوە بێن هەموو مێژووی ئێمە هەڵبوشن و ببن بە کەڵەگای ئەو کۆمەلگایە ناخوا بەڕاستی ئەوە ناخوا باشە ئێوە یەکت و ئیسلامی لەنەوە دووەوە ئێوە لە کوردستانە ئێوە هەن لە ئاغازی ئیسلامیەوە باشە یەک نانتان بە یەکی نەیەوە بێ بەرامبەر باشە ژنی هاتۆ بۆ لاتان مانگی ئەگەر 2 مانگ 500 دلار دینارتان نابێتێ لە کاتی خۆیە وتانە بێ محاجبە بی ئەبێ سەری داپۆشی نەتاناوە بە ئافرەتێکە بە گوێتان نەکا بەڕاستی نەتاناوە بە پیاوەکە نەبێ بە پیاوتان جاخۆ پارتیکیش هەروایە کاکەشێن من ببن بە پارتی هەموو شتێک ماتێ ببن بە یەکێتی هەموو شتێک ماتێ ببن بە گۆڕان هەموو شتێک ماتێ ئێوەش هەر بە هەمان شکڵەکەن ئێوەی یەکەتوی ئیسلامیش دائنیشن ئێوە هەمان ڕەفتارەکانتانە ئەگەر ببن بە پیاوی یەکگرتو و ژنەکە بێ بە یەکگرتو ئەمە دەموچای داپۆشەوەکە پارەی ئێنێ و تیکێ نانیێنێ و ئالم بابەتانە ئەگەر خۆی چاکە ئەوەیە کە تۆ نەبێ بە پیا و چاکەکەی لەگەڵا بکەیت نەک ببێ بە خۆت اینجا تیکێ نانی بێتێ هەروکیشتی پارتیوان ئەوەش کاکە فەرقتان نییە ئەڵێ ببە بە یەکگرتو لەگەڵ ئێمە بە محاجبە بە دەموچاو داپۆشە وەرە بۆ لامان لەگەڵ من کۆبەرەوە ئەو کاتە تۆ هینی تۆ پارەدەینێ نانتەینێ بۆ خۆبی خۆی ئەمە کردن و فرۆشتنە ئەمە معاملەیە ئەمە هەتا خێر و سەدەقەش نییە وەکو کە ئیسلام باسیەکە بەڕاستی خێر و سەدەقەش نییە کە ئێوەیەکە تەوا بە بەرامبەر پارتیش هەروە هیچکەسیش هەروە هەموو زۆربەی زۆری پارتیەکان بخۆن ئەژین موچێ وەرەگرن و تەواو کاکە من خزمەیە پارتیە بە حاتی کار ناکە مانگی ملیۆنێکیە بۆ خێ وەرەگرێ جاژمەرگەی پارتیە تەواو باشە تۆ نابی بەوە هەزار کچی دامایی 5 ساڵ بێنی لە هەڵەبجەیە هینی کەیتە سەر ئەمریکەیتە سەر بە نابی بەشت بۆ برا بەیانەیەکێتی ئەتوانێت لە سێمایی 20 بێنێ پارتی لە هەولێر و بەدەتوانێت 100,000 کچوو این بێنێ حەگەڵ جامعی سوودی بکاتە سەر بەیانی پارتی بێ ئەتوانێت بە بکە بەڕاستی ئەتوانێت لە هەولێر پارتی بنەماڵی بەزی ئەتوانن لە جیاتی 1000 کچ هەر لەو هەولێرە 20,000 کچ بێن هەموو جامعی سوودی سەرا بێ لە هەولێر لە بەدنا ئەتوانێت 100,000 بێنێ هەی بە هیندی سەرا بێ جامعی سوودی سەرا بێ ئەمە سیاسەتکردنە بەڕاستی بۆیە کچان و ژنان ئەگەر بە ئازادی بە عەقڵی خۆیان سفورن ئازادن ئەگەر بە عەقڵی خۆیان محاجبن ئازادن باشە بەڵام پارتی وێشێتی بۆ ئەوەی کۆمەلگا بێ ئەخلاقکە هەمووی بکا بە سفور تۆش لەم لاوە لە پێناوی بەژۆندی خۆتە هەمووی کەی بەوە یعنی هەمووی سیاسەتەکە لەسەر جەستە و ژیان و ژیانی ئەو کۆمەلگایە بەڕاستی باشە لەبارەی سیاسیەوە یەکت و ئیسلامی تۆ لە 92 هیچیت بۆ کۆمەلگای ئێمە کردووە زەحمەت نەبێ تۆ هەمیشە داشەقی بنەگەڵی پارتی بنەماڵی بازانی نەبوویت هەمیشە پیاوی ئەوان نەبووی تۆ لە بینمان چۆتەوە کە وەختی ویستا سیستەمی سەرۆکایەتی بگۆڕن بە سیستەمی پەرلەمانی ئێوە بوون بە دوو کەرتەوە پێشتان بوون بە پیاوی پارتی بنەماڵی بازانی لە بینمان چۆتەوە ئێوە هەمیشە شەریکی بنەماڵی بازانیەتی نەبوون لە دەسەڵاتە هەمیشە موچەخۆری ئەوان نەبوون هەمیشە پارتان وەرنەگرتووە ئێوە هەمیشە لەبەرەی چۆسانەوە و لەبەرەی زوڵم و ناحەقیان نەبوون هەمیشە ئێمەتان نەچۆسانەتەوە ئێوە مەگەر ئێوە شەریکە دزی بنەماڵی بازاری نەبوون مەگەر سەلاحەدین بەهادین تۆ ئەو پیاوەی بەرامبەر بە مەسعود لە قاشی دادانەوە ئەگەر جەراعەتی هەیە بەرامبەر بە مەسعود بەجەم لە قاشی دادانەوە زەم ئەوێری سەلاحەدین بەهادین ئەو ئازایەتی نییە ئەمانە هەمووی حقیقەتن لەبە بەدەریش بەوە نییە هەر کەسێ محاجەبە بێ ئیتر شەریف بێ ئەوەی سفور بێ ئیتر ئەوە بێ ئەخلاق بێ ئەمە وانییە کاکە بە نمونە هەرچی دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە هەمیشە یەک قورئان بەدەستەوە بوو یەک قورئان سەدام حوسێن بزانە وایە یاوانی هەمووشیان خوێ ڕێژ بوون بەڕاستی ئەوە سەدام حوسێنت ئەوە ئەردۆغانت ئەوە عەلی حەسەن مەجیدێ ئەوە شای ئێرانت ئەوەی لیبیات ئەمانەی ئەفغانستان و پاکستان و هەر هەمویان هەمووی قورئانی لە بندەسیا بووە هەمووشی خوێنخۆر و چۆسێنەر بووە کاکە
بە قورئانەکە خەڵکیان هەر خەڵەتاندووە بە دینەکەی خەڵکیان هەر خەڵەتاندووە باشە تەواو ئاوای کردووە بەڕاستی قورئانی بەکارهێناوە لە پێناوی بەژەوەندیەکانی خۆیە لە پێناوی خۆی شاهانە بژی بەڕاستی خۆی شاهانە دوو بتڵ ویسیە خواتەوە لەگەڵ کشا سێک سەکاو ڕائەبێرێ قورئانەکە لەبەر دەستایەتی لە لای خەڵکیشا لا ئیلاها ئیلا الله بووەکە ئەوەشی لە کشوکوڕێکی لە بازاڕە شتێ بکە قامچی لێدەن ئێوە ئەناسن کاکەشێ دەی چیتان کردو زەحمە دەبێ ئێوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێوە سیاسیتیاکەن سەدان ساڵە ئەوە حاڵەکەی کە ئەیبینن باشە ڕێزم هەیە هەتا کاک نۆشیروان لەبەرەوەی کە ئیسلامیەکان دەنگی بەنێ چوو قورئانی ماچ کرد و چووە مزگەوتی گەورە و نوێژی کرد و کاک نەشیروان تۆ بە حەدی بڕۆ بە دین نەبووە کاکە ئەم قسانە چی برای شیرینم بۆچی ئەمە هەموو سیاستکردنە کاکە ئەمە پێم وایە ئەوە سوکاتێ بە دین بەڕاستی من پێم وایە ئەوە سوکاتێ بە قورئان ئەگەر من قورئانێکم پێ بێت بشم ئەم قورئانە بخەمە خزمەتی خۆم و بەژەوەندی خۆم بەکاری بێنم درۆی لەگەڵاکەم وەڵا بێشەرەفیە بە ناموسم بێشەرەفیە ئەوە ئیسلامەتی نییە بەڕاستی باشە ئەڵێن بابە سەدام حسین بە سوەتی ئەنفال کوردی ئەنفال کردووە ئەڵێ کاکە سەدام ئیسلامی نەبووە کاکە گیان خومێنی ئیسلامی نەبووە ئەی ئەردۆغان ئیسلامی نەبووە ئەی حەسەن بەنا ئیسلامی نەبووە ئەی ئەفغانستانیەکان ئیسلامی پاکستان ئەی چی ئیسلامیە کاکە ئەی چی ئیسلامیە وەکو کۆمۆنیستەکانمان خۆشە جا کۆمۆنیستەکانیش کە پێیان ئەڵێ شتێک ئەڵێ بۆ نمونە رووسیا وای کرد و کۆمۆنیزمی شەرقی وای کرد کاکەوانە کۆمۆنیزم نەبوون ئەوانە کۆمۆنیزمی حەقیقی نەبوو ئەمانە وەڵڵاهی هەمووتان ئیسلامی حەقیقین کە ئاوا ڕەفتارەکەن باشە ئەی چین ئێوە چین زەحمەت نەبێ ها سەدام حوسێن چی بوو وەڵام موسڵمان بوو سەدام حوسێنیش قورئانی بەکاری هێنا پێناوی بەژەوەندی خۆیان هەمووتان هەروە بوون کاکە سەروبنی قسەکانی من لەسەر ئەو هەموو جوێنە بە من درا تەنها چوارچەوەیەک بوو کە خۆشەویستان چاوەکە باشە وتم دین بەکار مەهێنن بۆ مەرامی شخصی بۆ مەرامی حیزبی ئێستا قسەکەی من هەر ئەوەیە ئەڵێم دین بەکار مەهێنن بۆ مەرامی شخصی دین بەکار مەهێنن بۆ حیزب بۆ بەژۆنی تایبەت بەڕاستی ئەمە کفرە لە حەقیقەتە باشە مسلمان بە جارێک جار محاجەبەی دەستی خۆش بێ بڕۆ خۆت ببە خاڵ بڕۆ قورئان خوێنەڕەوە بڕۆ لە ئیسلام تێ بگە بڕۆ لەوە حاڵی ببە بڕۆ نوێژکە ڕۆژووکە محاجەبەی هەچێکی دەستی خۆش بێت من ڕێز نەگرم بەڕاستی ئێستا چاو باشە بەڵام کە حیزب بوو بە ڕێز ناگرم بەڕاستی چکە زانم حیزب پێتەکە معقول نییە عەزیزان ژن لە کۆمەلگای ئێمەیە تەنانەت خاوەنی جەستەی خۆشی نییە باشە ئایدۆلۆژیا ئاسمانیەکان ئایدۆلۆژیا زەمینیەکان هەموو ئەمانە دێن ڕسمی جەستەی ژنەکەن لە حەقیقەتە باشە ئایدۆلۆژیا و دینەکان خۆیان کەوتە خاوەنی جەستەی ژن چۆنیان بێت ئاوا کار لەسەر جەستەی ژنەکەن بە ئارەزوی خۆیان باشە هەیانە وەکو پارتی و یەکێتی و ئەوانەی پێی ئەڵێن نازانم عەلمان و چیان پێڵێن ئەمانە چونکە جەستەی ڕووتی ژنیان پێ خۆشە بۆ ئەوەی چێژی لێبەرن ئەڵێن بابە خۆتان ڕوودکەنەوە ڕوودکردنەوە جوانە ئەمە ئەوە بکەن باشە هەیشیانە لەسەر لەوەیە باکە ژن حیجابی بەسەرەوە بێت باشە بۆ سێکسەکەی ئەڵێ حیجاب بکەن ئەمە بکەن زۆر باشە بۆ دین وایە لە قورئانە ئاوا هاتووە و حەدیسەکە وا ئەڵێ ئەلەمەتەن هەردووکیان خۆیان کردو بە خاوەنی ژن جەستەی ژن خۆشەویستن یەکەمیان بە ناوی ئازادی و بە ناوی دیموکراسی و بە ناوی مۆدێرنە و بە ناوی پێشکەوتوخوازیەوە ئەوتیشیان بە ناوی دینەوە هەردووکیان یاری بەسەر ژن خۆی خاوەنی جەستەی خۆی نییە خۆشەویستان ژن خاوەنی جەستەی خۆی نییە هەردوو لایەن بوون بە خاوەنی جەستەی ژن ئەوانەی کە بەخۆیان دەڵێن عەلمانیەت بە نمونە کە ئەڵێن باش ناڕوود بنەوە و ئەمە بن و ئەوە بن و ئەوە بن لەسەر لەوەیە بن کەژ ناڕوود بن ئیسلامەکان لەسەر لەوەی کەژ ئەمە تەبیعەتە خۆشەویستان لەسەر لەوەی کەژن حیجابی بەسەرەوە بێ کەواتە پیاوەکان یەن باشە بڕیار لەسەر ژن ئەدەن کە چی بکەن و چی نەکەن ژن خۆی لە مۆزوعا هیچ نییە ژن خۆی بڕیاری بەدەست نییە ژن خۆی ناتوانێت وەکو ئینسان ڕەفتار کە بڵێ کاکەختان چێ بەسەر من ئاواکەم ناتوانێت ڕەفتار کات ئەمە کێشەکەیە بەڕاستی کە ژنان خاوەنی خۆیان نین خاوەنی جەستەی خۆیان نین لە حەقیقەتە لە کۆمەلگای ئێمەیە کەواتە لێگەڕێن با ژنان خۆیان خاوەنی جەستەی خۆیان بن خاوەنی کەرامەتی خۆیان بن خاوەنی ئینسانبوونی خۆیان بن خاوەنی فکری خۆیان بن خاوەنی مێشتی خۆیان بن ئێوەی پیا و بیریان بۆ مەکەنەوە با ئەو ئەگەر محاجەبەی قبوڵ کرد پیرۆزی بێ سفۆری قبوڵ کرد پیرۆزی بێ تۆ خۆ مەکە بە ساحەبی سەلاحەدین بەهادین تۆ چی چمکن تۆ چی ها تۆ چی بەڕاستی
ئەمتان بە ناوی حەڵاڵەوە ئەوتان بە ناوی حەرامەوە باشە جاستەیش نێتە ناو قەفەسی شەرەفەوە باشە وە لێرەوە بە کۆمەڵ ئەم پیاوانە بوون بە خاوەنی جەستەیشن بە ئارەزوی خۆیان چۆنیان بێ ئاواکەن و پیاوەکانیش باشە سەری ئەو کۆمەڵگای ئێمە چی داتە خۆشەویستان وەهابی بەهایی سەلەفی سعودیەکان ئەفغانیەکان ئەردۆغانیەکان هەمووی هاتوون بۆ مەنتیقەی سلێمانیدایان کوتاوە دەروێش سۆفی باشە لە یەک قسەیەکەن پیاویشیان نییە لە بەدنەوە لەهودەرە یەک قسە بکات هەمووی هاتوون بۆ سلێمانی خۆشەویستان زۆرجار منە پارتی نردوونی بۆ ئەوێ بەڵام پیاویان نییە لە هەولێر لە بەدنەلا یەک قسە بکەن بەڕاستی ئەمانە ڤایرۆسن خۆشەویستان کێشەمان لەگەڵ دین نییە من خۆم دیندارم من خۆم بڕوان بەخوا هەیە بڕوان بە ئیسلام هەیە بڕوان بە قورئان هەیە ڕێزیشی ئەگرم لەسەر چاو ئەمانە هەمووی کێشەی من ئەمە نییە بەڕاستی کێشەی من ئەم درۆزنانەیە کە کەس وەرە سەدنەوە یەک ئیسلاممان هەیە خۆشەویستان یەک خودامان هەیە یەک محەممەدمان هەیە یەک قورئانمان هەیە سەدنەوە ئیسلامی لە کۆمەڵگای ئێمە هەیە هەموو شتە قۆ لە یەکدەسوون ئەگەر بازرگانی نییە ئەی چییە زەحمەت نەبێت ئەی چی ئەگەر بازرگانی نییە هەموو تاوەتان بە ئیسلام ئەزانن من شوزانم کامەتان ئیسلام ڕاستیەکەنیەوە زەحمەت نەبێت ها خۆ یەک ئیسلام هەیە ئەی ئەم هەموو دوژمنایەتێکتر چی ئێوەی کەن زەحمەت نەبێت ها ئەم هەموو جڕ و جانەوەرە چییە لە کۆمەڵگای ئێمەیە بە ناوی دینەوە قسەکەن ها چێ اینجا لەبارەی سیاسیەوە خۆشەویستان لەبارەی سیاسیەوە ئەمانە بە هیچ جۆرە باسی کورد ناکەن خۆشەویستان باسی وڵات و نەتەوە ناکەن هەموویان نۆکەری پان عەرەبیزم پان فارسیزم پان تورکیزمن خۆشەویستان هەموویان ئێستا بۆ نمونە ئەو سەلەفی و مەلەفی و نازانم ئەلەم بابەتانە و ئەم جەماعەتی ئەینیش جەماعەتی یەکگرتوویش ئەوانە خۆشەویستان هەموو کوردەکەن بە خاتری بە قوربانی ئەردۆغان خۆشەویستان باشە بۆ سەر یەکگرتوەکان کە ڕۆژانە سەد جوێن بە ئەبڵا ئۆجەلانێن سەد جوێن بە پەکەکایەن لەبەرەوەی پیاوی ئەردۆغان نۆکەری ئەردۆغان بەڕاستی ها صلاح الدین بەهادین تۆ چی لە کوردستانە لەدایک بوویت و لە کوردستانە نانە خۆیت و ئەژید بەڵام پیاوی ئەردۆغانی بەڵام نۆکەری ئەردۆغانی بە ناوی دینەوە ها بۆ کورد موسڵمان نییە کورد ئینسان نییە ئەی بۆ ئەردۆغانیەکان و چێچێوە ئەمانە وەڵام بەخواستەکانی کوردی موسڵمان نادەنەوە کاکە خۆ ماڵ نییە قورئانێکی تیانە بێ خۆگەلی ئێمە سەدان ساڵە موسڵمانە پێش تورک کردووە بە موسڵمان پێش فارسەکان کردووە بە موسڵمان بڕۆ بە تاریخا بڕۆنەوە بزانین وایە ئێوە نییە باشە پێش تورکەکان و فارسەکان کردووە بە موسڵمان کورد ئاینی ئیسلامی قبول کردووە ئەی بۆ دیفاعی لێنا بۆ واکەن لە کورد زەحمەت نەبێ بۆ ئەنفالتان کردین بۆ کیمەتان بەسەر هەڵبجاڕشت ها بۆ کورد قەت و عامەکەن ئەی بۆ خۆ عەرەبەکان موسڵمان فارسەکان هەر بە هەماشە تورکەکان هەر بە هەماشکەڵ ئەی بۆ ئەوانە پشیوانی گەلەکەی ئێمە ناکەن ها بۆ کە ئەنفالکراین یەک ئیسلامی لە دنیا قسەی نەکرد ها بۆچی قسەیان نەکرد زەحمەت نەبێ بۆچی تورکەکان توانیان قورئان بکەن بە تورکی بڵاوی بکەنەوە بە دەنگ و بە ڕەنگ و ئەنم بابەتانە بۆچی نەتانێش کورد بیکات تا ئەم ساڵانەی دوایی ئەی بۆ تورک وەڵام بەخواستی کورد ناداتەوە ئێوە کورد و کوردستان و هەموو شتان فڕێیاوە کردوتانە بە قوربانی چی بە قوربانی ئیسلامی ئەنتەرناسیۆنالەکە هەروەکو کۆمۆنیستەکان هەمان دەردی ئێوەیان هەیە من لەگەڵیان گەورە بووم و دانیشتوم خۆشەویستان ئەزانم کۆمۆنیستەکانی چۆن بوون کۆمۆنیست هەبوو خۆشەویستان لە ڕۆژهەڵاتی خۆمان لە هین خەڵکی هین بوو بەری بەگزایە بوو باشە خەڵکی چۆڕونە نەبوو خەڵکی نازانم ئەوە بوو ناوی چییە مەهابات و ئەمانە بوو کەسی بە فارسی قسەیە کرد فارسی میدونی ئاغا جونجون ئەو باش بۆ فارسی قسەیە کاک بە کوردی قسە ناکاکە پێیان عیب بوون بە کوردی قسەکەن کۆمۆنیستەک حیزبی کۆمۆنیستی ئێران و بەشێک لە کۆمەڵەکان و ئالەم بابەتانە بڕواتانە بێ خۆشەویستان تێگەیت هەر بە فارسی قسەیانە کرد ویان زانێت کوردبوون تاوانە کوردبوون عیبە جا ئیسلامیەکانیش هەروە بیرەکەنەوە باشە پێیان وایە کە کورد ئەبێ نۆکەری عەرەب و تورک و ئالەم بابەتانە بێ ئیسلامەکە گرنگە کوردبوونەکە گرنگ نییە بەڵام تورکەکان وا ناکەن عەرەبەکان وا ناکەن باشە فارسەکان وا ناکەن موسڵمانیشن دینیشیان بەکارهێنا و بە ژەوەندی خۆیان و بۆ خۆیان ئەژین و قبوڵیشیان کردووە ئێوە بۆچی وا ناکەن بۆ هەمووتان من بە پیاوی تورکی فاشیزم زەحمەت نەبێ هەمان ڕۆڵی کۆمۆنیستەکانە بینن ئێوەش داحقەتە بۆیە بە فارسی هەمووی قسەی بکردە ئێوە نانی دەشتی شارە زۆرە خۆن کەچی جوێن بە پەکەکەیەن و ئەچن بژی ئەردۆغانەکەن هەمووتان بوون بە مەلای خەتێ ها قابل قبول نییە بەڕاستی
تێگەی قابلی قبول نییە من لە کوردستانە دەسەڵاتم هەبێ تۆ کوردی ئیسلامی ئیسلام بە هەتا حیزب شێ بە مشکلەم نییە حیزب دروست کە چێکی بیکە بەڵام پیاوی ئەردۆغان بیت خائینی تۆ جاسووسی بەڕاستی نابێت ئەبێ پیاتە بکەشە بەسەرتا بەڕاستی بۆت نییە بۆت نییە لە شارە زوورە دابنیشی هەسی ببی بە پیاوی شێخێکی عەرەبی پارەی دۆرگیت و بەسەر نەتەوە جاسووسی کەیت بۆ نییە بەڕاستی بۆیە سەلاحەدین باغینەکان هەمویان بەکرێ گیراون هەمویان جاش ئیطلاعات و جاژمیتی تورکن بۆ شارەزاییتان هەمویان پارە وەرەگرن لە ساڵی 1986 و 1970 لە دزڵی لە کونێکی ئەمنەیە ئەم سەلاحەدین باغینە زەمبەلەکی سەعادی چاکردی ئەم سەعاتانە ئەمە چاکە کردو ئاوا خەریکی ئەمە بوو باش نییە نان نەبوو بیخوا لەنەوە دووەوە لە کوردستانە لە باشووری کوردستانە های لایەک بۆ خۆی ئەژی خۆشەویستە بۆ خۆی ئەژی خانووی جوان ماڵ ژیان هەموو شتێکی بۆ خۆی دابین کردووە موچەی 6 ملیۆنی بۆ خۆی هەیە ئایا هەمووی یەکگرتوەکان واژین ها هەمووی هەرواژی بەڕاستی یا هەر خۆتان واژین هەر خۆتان واژین تەواو من ئەزانم ئەو حەگاڵە سەوزەی کە لە هەولێر ئەدرێ بەسەر کۆمەڵێ ژنە حەگاڵی ژنەکەی ئەردۆغانە کاکە ئەوەی کە لە هەڵەبجاکەی هینی ئێرانە هێناوتانە ئای لەوە خۆتان ئێوە نۆکەری داژیکەرانن بەڕاستی ئێوە نۆکەری داژیکەرانن ئێوە خەتەرن بەڕاستی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەوانە ئامادەن کە کوردستانی ئێمە تەسلیمکەن بە ئەردۆغان تەسلیمیکەن بە هەموو داژیکردنی کوردستان ڕۆژی ڤالانتاینە بە نمونە کەسێک گوڵێکی سووری داناوە 1000 جوێنی پێیان 1000 ئیهانی پێکەن باشە زۆر سێ سەری ساڵیەت جەژی سەری ساڵ ئەمانە یەن 1000 بێحرمەتی پێکەن 1000 سوکاتی پێکەن ئەوەی ئێمە نییە نەورۆزە نەورۆز خۆشەویستان جارێکە 2000 جوێن بەجێری نەورۆز ئێن کاکە نەورۆزی فارسەکان و ئێمە نییە ئێخۆ قوربانیشی ئێمە نییە کاکە ئەیدەوە ڤالانتاین هینی ئێمە نییە ڕاستەکەیت ئێخۆ ڕەمەزانیشی ئێمە نییە کاکە هینی عەرەبە هاتووە لەسەرەتاوە ئەگەر مەسەلەکە ئەوە بێت خۆ ئێمە هیچی ئیسلام نەبووین لە دوایە کراین بە ئیسلام قبولشمان کردووە جەژنی قوربانیشەکەین ڕەمەزانیشەکەین نوێژەکەی ڕۆژەکەین و احترامیشەکەین ئەی تۆ بۆ احترامی ئەوانە ناگری بۆ احترامی نەورۆز ناگری زەحمەت نەبێ ها احترامی ناگرین و احترام ناگرین کەیفی خۆت مشکلەی خۆتەوە ڕاست جا ئەمانەی زۆڵ خۆشەویستان ئەچن ئەگەڕێن خەڵکی ئیسفادە لە خەڵکی فەقیر و داما و هەژار و ئەمانەیەکەن و فەردەی ئادیێنێ و وەرە بۆ لامان ببارەکەمان و ئەیکەن بەمە و ئێستا کۆمەڵیان لە پشتە دروست کردووە لە مەنتیقەی پشتە ناوە کۆمەشی لە ناوچەی پشتیان ناوە نازداران باشە نازداران ئەمەش نان کۆکەنەوە جەماعەتی یەکگرتووی ئیسلامی لە بادینانە ئازابوویتایە لەوێ هەڵۆ تڕان زەحمەت نەبێ عەزیزان سەدان کچی 14 ساڵ و 15 ساڵ و 16 ساڵ تۆ لە هەڵەبجە کۆی کەیتەوە و حیجابیان کەیتە سەر باشە هێشتا ئەتەوێ خەڵکی هوشیار باوەڕ بەمە بکە کە ئەمانە بەخواستی خۆیان ئەویان کردووە ها بۆ خەڵک کەرە یعنی ئەمانە بەخواستی خۆیان کردویانە ئەمە ساختەکاریە ئەمە هەڵبژاردننی ئازاد نییە ئەمە هەمە هەڵبژاردنەکانی پارتی وێکێتیە ژن ئەبێ بگەڕێتەوە خۆی ببێ بە خاوەنی جەستەی خۆی باشە هەتا بۆ نمونە ئایدۆلۆژیە زەمینیەکان وەکو ئەمانەی پارتی وێکێتی و ئالەم بابەتانە خۆشەویستان ویان کردووە ژنان و کچان ئێستا هەمی خەڵکی بلوت و مەمکوشت و ئەمانیان بۆی کە لای پیاو قبول کرێن بۆی لەزەتیان باشی بە بۆ پیاو ژنیان ئەوە سوک کردووە خۆشەویستان خۆ ئەوان شەروایان کردووە بەڕاستی فەرقیان نییە من هەردوو کلمەتەیە تەلەزوە داناوە کە بوو بە حیزب کە بوو بە سیاسەت هەردووکی یەکشتە مەحاجەبەکە و ئەوش کە سفورە بەڕاستی قسەکەی من ئەمەیە لەسەر ئەمە پێداگیری یەکەم لە حەقەت باشە ئەوانە هەساون پارتیەکان بە تایبەتی وایان لە ژنان کردووە ئەبێژن هەسێ خۆی جوانکە ژنەیە قەرزەکە بۆی لوتی چاکە لوتیشی چی نییە بۆی مەمشی قوت کاتەوە ئەوە ئەوای دەکە بۆی قنی نازانە دۆوە گەورە کاتوشی ئالەم بابەتان دەکات ئەمە چی وای لێ کردووە پارتی وای لێ کردووە پیا وای لێ کردووە بۆ ئەوەی کە خۆشی بە بە پیا ئەبێ جسم وایەکە بۆی پارەی پێپەیاکە ئەمە سوکاتیە کاکەجان ئەمە سوکاتی بەڕاستی وایە من کە باسی یەکگرتو ناکەم یا وای سەلاحەدین ناکرێت بە هیچ لە نازانم ئێوە هیچ نین ڕاستیە ئێوە هیچ نین ئێوە ساڵانێکی هەن نۆکەری پارتی بنەماڵی بەزانین نۆکەری یەکێتین یەخستان پێ نە بەرامبەر ئەوانە کاک هیچتان پێ نە هیچتان پێ نە بەڕاست
کابراایە گەناسم قورئان خوێنە هەڵەبجەییە پێ خەڵکی خوڕماوە ئەشێ بۆ ماڵی سەلاحەدین بادین خۆشەویستە کاشێ دانیشێ بەدەم چا خواردنەوە کابرا قورئان خوێنە سەلاحەدین بادین پێڵێ ئەڵێ کە قورئان خوێنی پارە وەرمەگرە چونکە حرامە قورئان نابێ بە پارە بخوێنرێت ئێش ئاسەری ماڵەکە و شەکەیە کات و ئەلە جا مامۆستا گیان ئەگەر من 100 ساڵ تەمەنم بێت و قورئان بخوێنم و پارە وەرگرم بەخوا نیوەی ئەماڵتم بۆ ناکڕێ ئەی تۆ ئەم ماڵە بەچی هێناوە دروست کردووە ئەی تۆ ئەم سیارە و ئەشیای ماڵ و ئەم ڤێلا جوانە لە چۆ هێناوە ئەگەر بە قورئان و بە ئیسلام نییە قسەکەشی ڕاست هەستا بوات بۆ دەرەوە تۆ بە پارە پێیا کردو کاکەجیان ئیتر بۆ من قورئان نەخوێنم پارەی بە پێیان نەکەم تۆشە بۆ پێیا کردو زەحمەت بێ خۆ کرێکاری نەکردو زەحمەت نەبێ کرێکاری کردو نەوەڵا هەمووتان مەعاشانە 6 ملیۆن سەلاحەدین بادین بۆچی قسەکانی من بەهێنی قبوڵێکم باش ئێوەش ناتوان بەناوی دینەوە دەمی خەڵک ببەستن هەتا ئەرە بڵێن ئالا مەحموود ملحید خۆ تۆ نێنەری خوانی کاکە حەدی چێ بەم لە ملحید باوکە ملحیدە خۆ ملحیدی خۆ کافریت هیچوان ناتوانین وا بڵێ بەڕاستی بە شەتێکیش پیاوتان نییە لە هەولێر و بادنانە یەک قسە بکە بەڕاستی بەرامبەر پارتی و نەوەڵەی بازانیە لە بیرمە لە زاخۆ پێش کەسیان لێ کوشتن باشە لە هۆڵەنداشا من مزاهرەم کرد بەجایم تیا کرد ئێوە چ سوحتان کرد وەکو بیجامە لە پێکان سوحتان کرد پاتان وەگر لە پارتی کە پێش کەسان لێ کوژا لە زاخۆیە کەی پیاوە نیوەکە لە پەرلەمانیشە بینیمان کە ئێوە چی بوو عەزیزە سێری مامۆسایانی ئاینی کۆن و مامۆسای ئاینی تازە ناڵم هەموویان ها لەناو مامۆسایانی ئاینی ئێسێشا خەڵکانێکی جوان و باش و ئەمانە هەن بەڕاستی بەڵام کۆمەڵی مامۆسای ئاینی پێیا بوون خۆشەویستان جوێنی ئەخلاقی بە خەڵک دەدەن کاکە جوێنی ئەخلاقی کاتی خۆی کە ئێمە لە کوردستانی شابووین مامۆسای ئاینی جێگەی ڕێز جێگەی تەقدیر بووە و ئێمە لە شوێنەکە بینی بێتوان دەستان بەسنەوە بۆ گرتووە و ئەومان بۆ کردووە مامۆسای ئاینی بووە خەڵک بۆ داوای ژنی ئەنات بۆ خوێن کوژانەوەی ئەنات بۆ ئەمە ئێستا کۆمەڵێ مەلا پێیا بوون بەناوی مەلا و مێزێکیان بەست و ئەمانە هەمووی خەڵکی سەرسەرین خۆشویستان هەمووی جوێنی ئەخلاقی بە خەڵک دەدەن هەمووی سوکاتی بەم عالەمەکەن کاکە هەیانە ئاوای کردووە من نازانم ئەمە چۆنەکەی وەکو دڵ هەیانە ئاوای کردووە خۆشەویستان مەلای ئاینیە کاکە ئەمانە هەمووی دروستکراون هیچی دینی نین ئەمان هەمووی ساختە چین هەمووی دەست بڕن باوەڕیان پێ نەکەن بە هیچ جۆرە ئەمانە هەر کەسێک مێزەری بەس مامۆسای ئاینی نییە مامۆسای ئاینی بە کردەوە بێ مامۆسای ئاینی بێ بە ئەخلاق بێ ئەبێ محتەرەم بێ ئەبێ دەست پاک بێ ئەبێ دەم پاک بێ ئەبێ داوێن پاک بێ ئەبێ دیندار بێ ئەبێ محتەرەم بێ ئەبێ احترامی خەڵکی لەدا بێ باشە ئەمانەی ئێستا کۆمەڵێ مناڵەوردکە هاتوون مزیان سەر بەستو هەرمووی جاسوسی نێودەوڵەتین هەمووی بێخسە بە بیتی تورک و ئەمانن هاتوون ئەو قساناکەن خۆشێ هیچی موسڵمانین ئەمانە کاکە ئەمانە درۆزنن هەر جوێنی ئەخلاقی بە خەڵک بە ناوگەڵیان جێمەدایکە خوشی خەڵکەدەن خۆشەویستن من زیاتر لە 20 دانە هینم لەلایە یوتیوبم لەلایە کە مامۆسایە على ئەساس مامۆسای ئاینیە جوێن بە عەز و ئاسمانەدا کاکە جێمەدایکە خوشی خەڵکەدە لەکوێ مامۆسای ئاینی ئەومان هەبوو ئێمە لە کوردستان کاکە قوتابخانەکانی ئێمە لە سەرەتاوە کە لە حوجرەوە دەستی پێ کردووە ئێمە خاوەنی مەحوی بووین خاوەنی نالی بووین خاوەنی قانع بووین خاوەنی نازانم ئەم زاتانە بووین بەڕاستی ئێستا مەلایە پێیا بوو ئەمەی ڕۆژێ پارتی ڕۆژەوەی کە جوێن بەم عالەمێدا نازانم مەلا نازانم خۆراسانی نازانم چیە هەر لە خۆ قسەیەکەوە مەلا نازانم خۆراسانی کیە و کابرایە کاکە جوێن بەم عالەمێدا کاکە تۆ چیت بابە تۆ چیت تۆ دین سوو کردو لە بەچای هەموو عالەمە والله عزیزان بەخوا قەسەم زەبڕواتانە بێ ئەم نەوع مامۆسایانە کە ئێستا پێیا بوون گەورەترین زەربەیان لە ئاینی ئیسلام داوە گەورەترین زەربە لە ئاینی ئیسلامیان داوە ئاینی ئیسلام بە تەواوی ناشرین کردووە باشە ناشرینیان کردووە عزیزان بە تەواوی ناشرینیان کردووە بەڕاستی چونکە بۆچی لەبەر قسە خزمەتی خۆیانەوە هیچی نەکارەکە نەکاسبیەکە بەس پارە وەرەگرێت و لە خۆ قسەی زلزلەکە لە بادنان لە هەولێرە نوزە تایمە نوستان ئەبڕن سەریکە هەرچی دەروێش هاتۆ بۆ سلێمانی هەرچی سۆفی هاتۆ بۆ سلێمانی هەرچی ئیخوانی هاتۆ بۆ سلێمانی هەرچی مەلا عەلیەکان هاتوون بۆ سلێمانی مەلا سەلاحەدین بادینەکان هەموو لە سلێمانی سەرچاوی بێتەوە یەک کەس نایە لە هەولێر بادنانە دەستەکەی پارتی خۆش بێت دەستەکەی بنەماڵی بازانی خۆش بێت هەر کەسان قسە بکە کردی بەڵێ ئەو مەلا مەسەرە ئەو مەلا مەسەرە بێ پەت کرێتە ملی بەڵێ مەلا مەسەر چییە کاکە کێ مەلا مەسەر ئەو کەی موسڵمانە براکە خۆ بۆنی عەرەبیە سانێ و چوار ئاەت ئەهێنێتەوە کاکە خۆ بۆنی بە قوربانتان بە ئەوە گەوتین سەربەی لە ئاینی ئیسلامەوە برام ئەوە ئیش بۆ پاراستنی پارتیەکە ئەوە جاسووسە ئەوە کاکە ئەوانە جاسووس نەڕەبێن هەمووی بەکرێ گیراون
باشە هاتۆ دانیشی ئەڵێ چی وەلا مەسەلا بۆ منە باسی ئەڵێ چوین بۆ تورکیا لە تورکیا ئازادی هەیە مامۆستا کورد بەجلی کوردیەوە لە ئەستەمبوڵای پیاسەمان کردووە تۆ میتی بۆیە لەوێ پیاساکەیت بەڵام ئەبینی کە کشتە ئەندام پەرلمانێکی کورد لە زیندانەکەیە ئەبینی ئۆجەلان 22 ساڵ لە زیندانەیە تۆی میت ئەتوانی خۆ حەسەنی خێریش کە لەگەڵ کەمالی ئەتاتورکا ڕۆژ بۆ پەیمان نامەکەی بەس لە لۆزان بوو لەکوێ بوو لە سویسرا خۆ ئەویش بەجلی کوردیەوە چوو حەسەنی خێری لە دوایە کڕیان لەسەر و خیانتی کرد تۆش لەبەرەوەی میتی تورکی و جاسووسی ئەتوانی بەجلی کوردیەوە بڕۆی بەڕاستی بۆچی ناتوانێت هەموو میتێکی تورک ئەتوانێت وەکو خائینێ بەجلی کوردیەوە لە ئەستەمبوڵ ئەنقەرە پیاسە بکات زۆر ئاسایی ئەتوانی بیکەیت لەوێ تۆ جاسووس و خائینی بەڕاستی بەڵام وەکو کورد ناتوانانی لێ بژیت ناتوانانی بە تورکیا بڵێ ئەم باکوور کوردستانە هینی ئێمەیە ئەمە کوردستانی ئێمەیە مڵشی ئێمە داژی کراوە ئێمە داژی کراوین نایێنی ئەم قسەیە بکەیت لەبەر ئێوە کار بۆ میتەکەن هەمووتان لەبەرەوە خۆشەویستان عەزیزان هیوادارم کە هەموو کەسێ بەڕاستی لە قسەکانی من حاڵی ببێ و هیچی تێکی نیەن پێچەوانی نەکەنەوە چاوەڕاستەکەم ئەمە مەکەن ئاگاتان لێبێ ئیسلام بەڕەئی من پەیوەندیشی ڕۆحی عەبدەکانە لەگەڵ خودایە بەڕاستی من مسلمانم نوێژی خۆمەکەم ڕۆژی خۆمەکەم ئەلەم بابەتانە بە قورئان خەڵک ناخەڵەتێنم بەڕاستی خەڵک ناخەڵەتێنم هەتا ئەگە تۆیی ئەگەر ئەڵێی وەڵام من کاکە بۆ نمونە ئاینی ئیسلام بڵاوەکەمەوە و دینی ئیسلام بڵاوەکەمەوە بە حیزب بڵاو ناکرێتەوە بڕۆ وەکو مامۆسایەکی ئاینی بڵاوی کە لە مزگەوتەکانە بڵاوی کردەوە لێوە قسەی خۆکە بەڕاستی منیش ڕێستە گرم و خەمەسە سەنسەر ئازادیتەوە بەڵام تۆیەی ئەبی بە پیاوی تورکیا وەڵڵاهی خۆشەویستان کاتێک کە ئەربەکان سەرۆکی کۆماری تورکیا بوو باشە لە بیری مێ دەگەڵ یەک دوو برادەرە بمایشان عەباسیوان بوو ڕۆشین بۆ مقڕی یەکگرتوو بەیاننامەیەکمان نووسی بوو ئەمانویست هەموو حیزبەکان پارتی یەشێتی ئەملا ئەولا ئەمانە هەمووی واژۆی کەن دژی لە شەرکێشی تورکیا کە ئەو کاتە ئەردۆغانی ئیسلامی سەرۆک کۆماری تورکیا بوو هێرشیان کردو بۆ باشووری کوردستان بۆ ئەوی مەحکومیکەین کابرای یەکگرتووی ئێمە مەحکومی ناکەین ئێمە واژۆی ناکەین مان بۆ وتی کاکە ئێمە ئیسلامین و ئەربەکانش ئیسلامیە ئێمە چۆن واژۆیەکەین ئێمە بابێت سەڵاتەکەی ئێمە لەشەکەی نردوو وڵاتەکەمان داگیرەکە تۆ چۆن ئەمە مەحکوم ناکەی لەشکێشتێکە لەبەرێکە تۆ مسلمەتی ناکاکە من مسلمان و ئەویش مسلمانە ئێمە چۆن ئەربەکان مەحکومەکەین بێ بۆ کوردستان بیژێ بۆ سلێمانی ئێمە مەحکومی ناکەین ئەمە قسەی یەکگرتوو بوو ئەمە یعنی خیانەت ئەمە یعنی جاشایەتی بەڕاستی ئەمە یعنی کلکایەتی لەبەرەوەی ئێوە بۆ ئێمە هیچ نین بەڕاستی یەکگرتووی ئیسلامی غازی ئیسلامی وەکو مەلا عەلی قەراخی وایە کاکە مەلا عەلی قەراخی چۆی ئیسلامە کاکە ژیان وەکو میتی تورک کارەکە ئەبێ سەد شەقی تیان بدرێ تۆ چۆنی بە من ئەڵێ تۆ کافری ئەگەر قسە بە عەلی قەراخی بڵێ کاکە ژیان عەلی قەراخی نۆکەری تورکە خائینە جاسووسە ئەبێ مەحکەمە کرێ بەڕاستی ئەبێ مێزەکەیتە ملی بەڕاستی بە دوای خۆتە ڕای کێشی کەوە خائینە بە مەنای کەلیمە باشە تۆ چۆنی ئەمە قبوڵە مامۆسای ئاینی ئەبێ مامۆسای بێ کە دیفاع لە دینەکەی خۆی لە ئابڕووی خۆی لە کەرامەتی خۆی لە وڵاتەکەی خۆی لە گەلەکەی خۆی بکە من تۆم بۆ چییە بە ناوی دینەوە دەبمکەی بە کۆلەی ئەردۆغان ئەدەیە شەرەف و ناموسی نیشتیمانەوە کەم تەسلیمی ئەردۆغان کەی کاکە من تۆم نایە بەڕاستی من ئەمانەم نایە کاکە مەلایەکی وەکو عەلی قەرەداخی چییە ئەو ڕێژ خەناویەکە ئەوە خائینە بۆچی من باسی ئەو کەم تۆڵێ وەڵا تۆ کافری بۆ ئەو چییە کاکە گیان یعنی ئەم خوایە کە ئێوە باسیەکەن هەر لەگەڵ تورکایە ئەی لەگەڵ ئێمە بۆ مەگەل ئێمە عەبدی خوانین بۆ ئێمە خوا دروستی نەکردوین کاکە بۆ ئێمە موسڵمان نین کەواتە ئێوە درۆکن ئێوە درۆکن تەواو لەبەرەوە داوا لە یەکگرتووەکانی شەکەم جوێن مەدەن جوێن عەیبە مناقەشە بکەن مناقەشە گفتوگۆ بکەن گفتوگۆکەن جوێندان عەیبە هەموو کەتەنە جوێن بدە تۆ زۆر عەیبە بەڕاستی تۆ ئێستا جوێنەکانتان ئەبینم لێرەوە باشە تۆ گەوادی تو دایکی وا و خوشکی وا چۆن تۆ شەرم ناکەی لە لاپەڕەکەی خۆتا یەک ئاەتی قورئانە دانا هەر لە بەڕێزی ئاەتی قورئانەکە بۆچی بە ناوگەڵ جوێن بە خەڵکە چۆن لە ڕوویە بە ناوگەڵ جوێن بە دایک و خوشی خەڵکە دەی کاکە خۆ حرامە خۆ زینایە بە نمونە چۆن لە ڕوویە جوێن نادەی کاتە ئێوە درۆکن مسلمان بەڕاستی مسلمان ئەبێ ئەخلاقی هەبێت مسلمان ئەبێ دایک و خوشی خەڵک دایک و خوشی خۆی بزانێت مسلمان ئەبێ داوێن پاک بێ بەڵام ئێوە وتان فاسدن
ئێوە داش کورە هاتی ئاوایانەکە لە ناو یەکگرتووی ئیسلامی مەقەڵەیان مەقەڵیان هەبوو لە کاتی خۆی لە سێمانی ئەم یەکگرتووی ئیسلامی خۆشەویستان ئەوە نیە کچان هەبوون هێشتا شوێن نەکردبوو ئەچون لە ماڵێکە 50 کچیان کۆ کردو لەو کچانە ناوەکان ئەنووسی ئەیان قسە ناو تورەکەیەک ئەویان لێ کرد ئاوا بایانەیە باشە اینجا پیاوەکان هەموو ملیۆن ئاوا لێ کردبوو هەست نایشی بۆ دەرچوایە پیاوەکەیشیان هەیە بۆ تخوا ئەمە زەواجە تخوا ئەمە بەڕاستی زەواجە تۆ ناوی ژنێک بنووسی بۆ پورە ناوی ڕعنا و فاتمە و ئایشێ و نازانم سەلما و گوڵزار و مەهابات و بخێتە ناو ئەمەوە اینجا بێ ئەوە بایەی کابرایە کە ژنینە ئیسلامی بێت دانەیەکی هەڵگرێ ئەوە بوو بە ژنی من لەکوێ شتی وایە کاکە لەکوێ بەڕاستی شتی وایە یەکگرتووی ئیسلامی ئەمەتان بۆ کۆمەلگای ئێمە هێناوە چیتان کردووە کاکەجا جاژە کاگەڕا مەحمەد تۆ ناو ئیسلامیەکانە ڕێزمشتێ هەیە و عیبە و قسەمەیەکە و چیوانم بابەتانە کاکە ڕێچا خۆگەر قسە ڕەخنە لە پاتیش نەگرم وڵا پاچە ڕێز مەگرێ کاکە من قسە بڵێم بژی کاک مەسعود بازانی و بڵێم کاک مەسعود برای بەڕێز و بڵێم ئەوەیە و پارتی باش وڵا پاچە ڕێز مەگرێ هیچم بۆ هۆلێر و داژ ئینشم لەگەڵیانە و ئیحترامش مەگرن بەخوا بیش لە نێچێتی پیاوی چاکن و ڕێک و پێکن و محتەرەمن بەخوا ئەنج ئیحترام مەگرن تۆ کاتێ ئیحترام بگری کەم ڕەخنەشی لێ بگرن اینجا ئیحترام بگری جا تۆڵێ ڕەخنەم لێ مەگرە چونکە ئیحترامە هێنە مەلا علی بابیاتەوە بۆ ماڵەکەم یا خوا بکەسە چاوەکەم پێڵا لەسەر چاو ئەم ڕەخنەشم لێ هەیە تا ڕەخنەشم لێ هەیە قەیچێکە زۆر ئاسایی لەبەرەوە جوێن مەدەن عیبە مناقەشە بکەن من قسەکان دووار این ناکەمەوە درێژی ناکەمەوە خۆشەویستە من پێم وایە کە کچان و ژنە پارتی یەکێتی گۆڕان ئیسلامیەکان ئەچن بەکەرن ئەهێنن بۆ بەژەوەندی خۆیان ئەگینا من تەواو بڕوان بە ئازادی هەیە هەر ئافرەتی هەر کچێ مەحاجەبەیە لەسەر چاو باش نییە من بڕوان بە ئازادی هەیە بەڵام من بڕوان بەوە نییە هەزار کچ هاتە بن لە هەڵەبجا کۆ بنەوە لە یەک ڕۆژە بوون بە مەحاجەبە تا قەسەم بەخوا درۆکە زۆربەی هەر زۆری ئەوانە پێشیش هەر مەحاجەبە بوون بەس ئێوە هێناوتان کەسی خۆتانەی ئەملایی ئەو لە هێناوتان کۆتان کردوێتەوە بەخوا درۆکە بۆ خۆیان کە ئێوە نایپەرسن و من ئەیپەرسن ئێوە درۆکە ئێوە بازرگانیەکن بە گیان و ژیانی ئافرەتەوە وەکو پارتی وێژێتی وەکو بنەماڵی بازرگانی ئەوانیش هەروواکەن بڕۆسەی تەلەڤیزیۆنەکانی پارتیگەن خۆشەویستان بۆ بە کانگای بی ئەخلاقی و بەڕەوشتی هەردوو لاتان دژی ژنن هەردوو لاتان دژی مافەکانی ژنن بەڕاستی چ پارتی بنەماڵی بازرگانی چ یەکگرتووی ئیسلامی هەردووتان جەستەی ژن بەکار ئەهێنن لە پێناوی بەژەوەندی خۆتانە ئەمە خەجاڵەتیە خوا ڕسواتان کە بۆ خاتی پێغەمبەر ئەمە عەسی مەسەلەکەی تەواو یەکگرتوو پارتی جیاوازیتان نییە ئەوەی یەکگرتوویکە هەر ئەوەیە کە نێت تیڤیکە ئەم بەڕووتی ئەو بە حیجابە تەواو یەک زەڕە فەرقی نییە چکە بۆ حیزب بەکارهێن باشە بەڵام ئەگەر ئەو کچ و ژنانە بە ئازادی بە ڕەئی خۆیان لە ناو ژیانی خۆیانە خۆیان فێر بووبن ئیسلام بخوێنەوە لێ تێبگە بێ مەحاجەبە لەسەر ئەو چاوانەی من مافی خۆیەتی ڕێزی لەسەر سەر قەیچێک پیرۆزە مەحاجەبەی جوانە بۆچین من خۆم زۆر جار پێم وایە کە ژن پۆشتە و پەرداخ بێت لای من جوانە نەک ڕوت و قوت معنی ژن بەجلەوە جوانترە بۆ نمونە خۆم ڕەنگە ڕەم وابێت بام کێشەکە من ڕەئی خۆم سەپت ناکەم بەسەر خەڵکە نایسەپێنم بەڕاستی بەسەر خەڵکە بڵێم ئەبێت تۆ جوابیت بەڵام ئێوە ئەیسەپێن باشە بڕۆسەی تیڤیەکانی پارتی بنەماڵی بازرگانیکە بزانێت چیەکە دەیان کچ و ژنی کۆ کردوێتەوە بەوە کانگای بێ ئەخلاقی و بێڕەوشتی تەواو یعنی جەستەی ژن بەکارهێنن لە پێناوی بەژەوەندەکانی خۆیانە باشە ئاوایە یەکگرتووی ئیسلامیش جەستەی ژن بەکارهێنێ لە پێناوی بەژەوەندی خۆیان ئەمیان ڕوتیەکاتەوە ئەمیان پۆشتەیەکاتەوە هەردووشی وەکو یەکوان بۆ چکە بە قەناعەتی خۆیان نییە بە باوەڕی خۆیان نییە لەحق کە بە قەناعەت و باوەڕی خۆیان نەبوو یعنی حیزب ئەیکات و قیمەتی نییە لە ڕاستی هەی شەڕێ کاکە ئارامجیان ئەوە مەسەلەی حیجاب و ئەوانە ئەوە لە قانونی ئیسلامە هەیە و ئاەتی لەسەرە و ئەمە شتێکی ئیسلامی بکرێنەوە قبوڵە کاکەژیان خۆ من نەموتۆ نیکە ئیسلام وەی کردووە ئۆکێ بام یەکگرتوو نیکە حیزب نیکات با خەڵک خۆی بیکە با مامۆستایانی ئاینی کار بۆ مۆزوعەکە نەک بەلا نایشێوکە سەلاحەدین باهاتی نەک لە هۆلەکە کۆیان ئەگەر سیاسەت نییە بۆ هۆلەکە کۆیانەکەن و ڕسمەکەی بڵاوەکەن و پیشانی هەموو کەسێکی ئەدەن ئەگەر وان نییە ئەگەر بۆ حیزب نییە ئەگەر لە پێناوی خوایە بۆ خوا خۆی نازانەکەیەوە ئەوتان کردووە هەڵەبجا بۆ نمونە خوا نازانێ خۆ ئازانێک کە ئەوتان کردووە ئەگەر بۆ خێرە ئەگەر لە پێناوی خوایە ئەگەر لە پێناوی ئیسلامایە بۆشی 2000 ڤیدیۆ ڕستان لێ بڵاو کردوێتەوە و کتان بە شانازی بۆ خۆتان وەکو یەکگرتووی ئیسلامی کەواتە بۆ ئەم دنیایە درۆکەن کاکە کەواتە بۆ خوا نییە
لە کۆمەلگای ئێمە فێربێ ئەڵێ کە تۆ چاکە لەگەڵ کەسێکا کرد نابێ باسی بکەیت ئەگەر نانی دا بە کەسێک ئەگەر پارە دا بە کەسێک ئەگەر کۆمەشی یا بە کەسێک نابێ باسی بکەیت تەواو ئێستا بۆ نمونە کەسێک کۆمەشی بە ئارامەحمە بکات لە مەیدانی مالی و لە شوێنێکەوە ئەگەر باسی کرد لام قیمەتی نامێت نەخۆی نەپارەکەی ئەڵێن ئەگەر باسی نەکرد ڕۆژان خۆم باسی یەکەم خۆم ئەڵێن فڵان کەس لە تەنگانە یارمەتی منیاوە تێگەی چۆن ئەڵێن ئاوای بەڵام مادەم تۆ هزار کسوژن کۆ ئەەکەیتەوە لە هەڵەبجەیە و بە ڤیدۆ بەڕەسم بڵاوی یەکەیتەوە یعنی بۆ خوا نەکردووە درۆکەیت چونکە ئەگەر بۆ خوایکەی خوا خۆی ئەزانێت کاری خێر ئەگەر کاری خێرە و لە پێناوی خوایە و کشانی مەحاجەبە کردووە نابێ ڤیدۆکەی بڵاوکەیتەوە نابێ ڕسمەکانی بڵاوکەیتەوە نابێ بیکەی بە بڵێ وڵا ئێمە وەکو یەکگرتو کردومانە نابێ ئەم شتانە بکەیت کە ئەمانە کرد یعنی بۆ خوا نەکرد درۆکەیت ساختە چیت یعنی قاچاق چیت یعنی کار بۆ کشە داماوە ناکەیت یعنی ئەو کشانە بەکارە هێنی لە پێناوی بەژۆندی حیزبی خۆتە جا بتەقی هەر ئەمەیە شێت بی هەر ئەوەیە گوێن بی هەر ئەوەیە حەچی بکەی هەر ئەوەیە کوردیش هەم کوردی ئەزانی هەر ئەوەیە تەواو ئەمە حقەتەکەیەتی بەڕاستی پێویست بەوە ناکە ئەگەر لە پێناوی خوایە ئۆکەی ئێمە گروپێکین لە پێناوی خوایە هەزار کشکۆکەینەوە بڕیار ئێن کە لە قەناعەتی خۆنا بن بە محاجەبە پێویست ناکە بڵاوی کەمەوە بە هەموو دنیاە بڵێم من کردم وەکو یەکگرتووی ئیسلامی و ئەمە کارێکی باش و ئەلەم بابەتانەیە کەوام کرد یعنی بۆ ئەم دنیاەیە بۆ حیزبە بۆ ژیرفانە لە پێناوی خوایان نییە لە پێناوی ئیسلامان نییە چکە خوا خۆی بۆ لاسەرەوە ئەزانێ کە ئەو کچانە بۆ نمونە بن بە محاجەبە پێویست ناکە تۆ جاری بۆ بێی پێویست ناکە تۆ پارەی پێپەیاکەی جەماعەتی سەلاحەدین بەهادین کاتەیەوە درۆکن بۆ حیزبە بۆ حیزب ئیتر خواتان لەگەڵ و لەمجات قسە ناکەم خۆشەویستە هیوادارم جێنوش نەدەن یەکگرتووە وەرە مناقەشە بکەین لەگەڵ ڕاستەکە مناقەشە و گفتوگۆ بکەین جوێندان بەخوا دوودا جوێن بەرێ من جوێنتان نادەمێ بەڕاستی و کەسیش دەخۆم بە موسڵمانتر نازانم کەسیش دەخۆم بە دینتاتر نازانم با باش بیزان کەس دەخۆم بە موسڵمانتر نازانم ئەوە تاکید بردەوە ئێوە هەر پێ ملحیدە یەکگرتووی ئیسلامی ئێوە پێ کافرە ئێوە پێ قاچاقچیە بەڕاستی ئێوە دین بەکارهێن لە پێناوی بەژەوەندی خۆت ئێوە پارە بە دین پێیاکەن ئێوە قورئان ئەفرۆشن دین ئەفرۆشن لە پێناوی پارەیە ئێوە ئاتان ناسم من ئێوە چمانەکەن چاکەن ناسم دەی خواتان لەگەڵ بە درێژایی ئەم هەموو ساڵە لایڤم لەسەر ئیسلامیەکانیش نەکردوەوە یەکگرتووانە ئەم جای لایڤێکم کردەوە ئیتر خوا ئیزانە بۆ کاتێکی تر ئێوە هیچ نی نابن بەهیچ بەخوا نابن بەهیچ ئەوە دەوە تاکیدم بۆ یەقەت لەسەرتان حساب ناکەم ئێوە هیچ نی ناکەن شەڕی ئێمە لەگەڵ بنەماڵەی بارزانی وێچێتی و ئەلەم بابەتان هەیە دەی شەو شەوگاتان خۆش بێ خۆشەویستان خواتان لەگەڵ بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە باشە هەر یەکگرتوویەک جوێنم پێ با من تەنها بلۆچێکم شێخ نەرۆژ هەر وایە خۆشەویستان شێخ نەرۆ شەوی یەک بتڵ بیسکیە خواتەوە بە قوربانێ بن یەک بتڵ بیسکی شەوانە ئەیخواتەوە شیان هەروێ ئەو باسی چیەکەن ئێوە ژنەکەیتان بینیوە جلوشتی چۆنە و بەڕووتی و لدنێ عیبێ هێناوێتی چوانە بابەتانە نەتان بینیوە کاکە ئەوانە خەڵک بەکارهێن لە پێناوی بەژەوەندی خۆیانە دانیشێک گۆچانەکەی ئاوا لێکە خەڵکی دەستی ماجەکە خەڵک ئەوە داماوە خەڵک ئەوە قڕ بەسەر و داماوە کاکیچ تێگەوانە بخوان پارە پێیاگەن کاکە ئەوانە عاقڵن بوو بەژەوەندی و مەسلحەتی خۆیان خەڵک داماوی جێ لە بە قورباندان و خەڵک قڕ بەسەر و نەکبەتە خەڵک دێ ئارە یەکگرتوو ملحیدە با باش بیزان باوەڕتانە بێ عەزیزان یەکگرتوو ملحید و کافرە ئارە وەڵا لەوە تاکید بن خوام کرد بە گژیانە ئەوانە گەوەترین سەربیان لە ئاینی پیرۆزی ئیسلاماوە ڕسوایان کەن خۆشەویستان خواتان لەگەڵ